کۆتایی وەرزی بەهارە و جوتیاران سەرقاڵی چاندنی برنجن. پۆل پۆل بە هەرەوەزی برنج دەچێن و پەلەی زوو تەوابوونی بۆوە یان گۆلە برنجیانە لە گوندی گێوژەی ناحیەی سەرکەپکانی سنووری قەزای ڕانیە. مام خدر کە جوتیارێکی کۆنی دەڤەرەکەیە باسی برنجکردن لە ئێستادا و لە کۆندا و شێوازی کردنی دەکات و دەژڵێت ئێستا شێوازی کردنی برنج لە چاو پێشوو زۆر ئاسان بووە. ڕەجا شێوازەکردنەکەی ئێستاچینە زۆر زۆر بەستێناییە. ئێستا بە یەک ڕۆژێ گۆلەکان دەبڕی وەرزی یەکەمەوە. دووەمین گۆلەکان دوو زەلام جوانیان دەکەن دەیان سوونەوە. لێ دەگەڕێ هەتا دەگاتێ. ئەگەر گەیشتێ ئەوجار دە دوازدە زەلام لێ خڕ دەبنەوە بە یەک ڕۆژێ دەیدرون و هەڵی دەدەنە مەچینە و هەڵی دەدەنە سەر جادەی و هەڵی دەگرێت. پێشدان بەگاجوتان دەکرا. هەر قەدە گۆلی سێ زەلام چوار زەلام تێدا بوون بەگاجوتان کابرا جوتی دەکرد. بەگاجوتان خەتی لە بۆ لێ دەدای ئەویش دەیماڵێەوە عازری دەکرد. ئەگە عازریش دەبوو جێخوونەکە لە نینەوەندە عەرزی عازر دەکرد. گەڵیشە لێدا دەنا لێی دەگەڕا سێ ڕۆژ چوار ڕۆژان هەتا گەرم دەبێت. ئەگە گەرم دەبێت ئەوجار سێ گاجوت یان چوار گاجوتت لە دەورەی ئەو گەڵیشەی دەسوڕاندن. ئەوە وەرزی زوو. جوتیاران دەڵێن لەگەڵ ئەوەی ساڵانی ڕابردوو حکوومەتی هەرێم هاوکاری نەکردوون لا وەرگرتنی برنج و پێدانی دەرمان بۆ ئەو زیندەوەرانەی زیان با برنج دەگەێنن، بەڵام بەهۆی ئەوەی ئەو پیشەیان لا باو باپیرانیان بۆ ماوەتەوە هەر بەردەوامە و ئەم ساڵیش زۆری بارانبارین و زیادبوونی ئاوی ڕووبار و کانیاوەکانی ئەم دەڤەرە وای کردووە ئەم ساڵیش جوتیارەکان گەرم و گورتر بن لە چاندنی برنج. خەڵک هەمووی ئەوەی دەخوا ئەلحان نایخوا هەتا برنجی بازاڕی دیکە ناخوات ئەمە برنجێکە یەک و دوو قازانسرە. سوێ ساڵ بە ئاو نەبوو خەڵک نەیدەکردن، بەڵام ئەلحان خەڵک ئاوەکەی ئەکسەری دەیکە. ئەکسەری دۆڵە دەیکە. ئەو ساڵ ئاوەکە زۆرە، بەڵام حکومەت بە هیچ جۆرێکی هاوکاری ناکە. بە هیچ جۆرێکی هاوکاری هەتا عام کیلۆکی میایەک چ نەیداوینێ. هاوکاری دەکات حکومەت. نەوەڵ هاوکاری ناکە. لە سەرەتای چاندنی برنجدا لەگەڵ ئەوەی پیاوەکان سەرقاڵی چاندنی برنج دەبن، ژنانیش شان بەشانی پیاوان ئیش دەکەن و هاوکاریان دەکەن و چێشتیان بۆ ئامادە دەکەن. دەژڵێن ژنی کۆن زیاتر ئەرکی لەسەر شان بوو، لا چاو ژنی ئێستا کەمتر ئەرکیان لەسەر شانە و کەمتر هیلاک دەبن بەهۆی دروستبوونی ئاسانکاری لە زۆرێک لە بوارەکانی ژیاندا. ئەکە ئەمڕۆ ئیشی ئێمە قوڕە برنجە کە شانبەشانی پیاوەکان ئێمەش وەکو ئافرەتێک یارمەتیان دەدەین، بەیانیان خواردنیان بۆ ئامادەکەین کە پێی وترێت چێشتە بەر شتێکی سادیان بۆ ئامادەکەین، جا ماستا و بێت یاخود خیار و تەماتە بێ هەر شتێکی سادە بێ لەگەڵ ماست پێشکەشیان دەکەین بۆ ئەوەی ماندوو نەبن کە بتوان بەباشی کارەکانیان جێبەجێ بکەن. دواتریش بۆ نێوەڕۆ خواردنێکی باشیان پێشکەش دەکەین بۆ ئەوەی بتوان ماندووەکانیان بڕەوێنەوە. ژنان لە سەردەمی کۆندا زیاتر کارەکانیان دەکرد و ماندوو دەبوون، بەڵام لەگەڵ ئێزەوەی ئێستاشدا کارەکان دەکەن، بەڵام لە چاو پێشتر کەمترە. گوندەکانی ساردکە و گێوژە و پاشقۆتەڵ لە ناحیەی سەرکەپکان سەر بە قەزای ڕانیە با چاندنی باشترین برنج ناسراون کە جۆرە باشەکانی برنجی کوردی قوڵەسوور و بازیان و سەدریە. شارەزایان دەڵێن برنجەکانی تر کە لە بازاڕدا هەن بازرگانین و مادەی زیانبەخشیان زۆرە، بەڵام برنجی کوردی زەرەر و زیانی نییە و سروشتیە. بەڵام بەوتەی جوتیاران حکوومەتی هەرێم وەک پێویست هاوکاری گوندنشینان و جوتیاران ناکات و برنجیان لێ وەرناگرێت. ڕێنازەر سەلان، کەناڵی ئاسمانی پەیام، گوندی گێوژە لە ناحیەی سەرکەپکانی سەر بە قەزای ڕانیە.